ئێمە وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی ئەمڕۆ بەشداریمان کردێ وەکو ئومەمی متحیدەی وەکو چاودێری نێودەوڵەتی ئەمڕۆ بەشداریمان کردێ لە پرۆسەی دەنگدانی کە مڕاقەبەی ئەم پرۆسەیە بکەین بزانین بە چ شێوازێک چ ئیجابیاتێک چ شێوازێک چۆن بەڕێوە دەبرێت کە وەکو دەنگدانی تایبەت و هەروەها بەشداریش دەبین لە دەنگدانی کۆمەڵی دوو ڕۆژی تر. ئەرکی ئێمە ئەوەیە کە ئەمە بزانین خۆروقاتێک دەکرێت یاخود بە چ شێوازێک بەڕێوە دەبرێت یاخود چاودێری هەموو جۆرە کارەکان بکەین. هیچ تێبینیەکتان هەبووە ئەوەندەی چاودێریتان کردو لەو چەند کات ژمێرەی کە تێپەڕیوە لە پرۆسەی دەنگدانی تایبەت؟ ئەو وەختەی لە تەقریرەکەی کۆتایی دەتوانم ئەو شتت پێ بڵێم. ئێستا حالیان لە ئەرکی ئێمە تەنها چاودێری کردنە. پرۆسەکەتان بە شوێکی گشتی چۆن بینیوە تاکو؟ بەعام ئیقبالەکی باشە، شکر لەخوا یعنی وا دەڕواتن. انشاءالله بە شێوازێکی باشتریش دەڕواتن.